بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. بەجیا لە ڕۆژی شەممە ئەم هەفتەیە ئێوارەی سێشەممەش بەرنامەیەکی تایبەتمان دەبێت سەبارەت بە زیندانیکردنی مێرد منداڵان لە کوردستان. ئەویش دوای ئەوەی کە دادگای کەلار گەرمیان بڕیاریدا کە دوو لەو بەناوەکانی عەبدوڵڵا هیوا و سابیر ئەحمەد بۆ 4 ساڵ زیندانی بکات. ئەم بەرنامەش تایبەتەش لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستاندا دەبێت. عوسمانی حاجی مارف ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێت داین. ئێوارەی ئێوەش باش و سوپاس بۆ ئێوەش. پێش ئەوەی کە بچینە چاوپێکەوتنەکەمان لەگەڵ ئێوەدا ئینسەرتێکی بچووک هەیە با پێکەوە تەماشای بکەین. سزای 4 ساڵ زیندانیکردن بەسەر دوو مێرمنداڵ بە ناوەکانی سابیر ئەحمەد و عەبدوڵڵا هیوا لە دادگای کەرکووک و گەرمیان ناڕەزایەتێکی فراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تا ئەنجامدانی خۆپیشاندان بەدوا خۆی داهێنا. لەسەر ئەم بابەتە و سزا و زیندانیکردنی مناڵان لە ژمارە 48 بڵاوکراوەی ئۆکتۆبەردا عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان پەیامێکی ئاراستەی وەزیر و وزارەتی داد کردووە تا ورتر مامەڵەی تاوان و سزا و زیندان لەسەر مرد منداڵان بکرێت لەباری یاسایی و کۆمەڵایەتی و مرۆڤ دۆستیەوە. لە پەیامەکەی عوسمانی حاجی مارفدا هاتووە ئەوەی حاشا هەڵنەگرە و پێویست بە هیچ لێکدانەوەیەک ناکات، ئەم سزایە ڕاستەوخۆ مانا و ئامانجێکی سیاسی هەیە کە دەسەڵاتی زۆنی سەوز لە ڕێگەی دادگاوە دەیەوێت تۆڵە لە جەماوەری ناڕازی شاری کەلار بکاتەوە و بە شێوازی سزادانی دوو مێرمنداڵ پاشەکشە و پەشیمانی بەسەر جەماوەری ناڕازی شاری کەلاردا پسەپێنێت. ئەگەر وێنایی کردداری ئەو دوو مێرمنداڵە لە چوارچێوەیەکدا بکەین، بەو شێوازەی بەشداربوونیان بۆ لە دۆخێکی تەواو ناڕزایەتی جەماوەری دانیشتوانی شاری کەلاردا بەرامبەر بە دەسەڵاتێکی میلیشیاییدا، بەرامبەر دەسەڵاتی ئەو حیزبانەی 30 ساڵە خاوەنی مێژوویەکی وێرانکاری و تاڵانچێتین لە کوردستاندا، ئیتر ناکرێت هیچ تاوانێک لە ئارادا بێت. لە بەشێکی تری پەیامەکەدا عوسمانی حاجی مارف دەڵێت: گەر مێرمنداڵ بە هەر پێوانەیەکی کۆمەڵایەتی و یاسایی کارێکی ناشایستە و ناکۆکی کردبێت، پێویستە ناوبندرێت هەڵە نەک تاوان. بەو مێرمنداڵانش ڕابگەێنرێت کە هەڵەی کردووە و پێویستە لایەنی پەیوەندیداریش ئەو هەڵەیەی بۆ بسەلمێنێت و دواتر ئامۆژگاری و سەرپەرشتی بکرێت. هەر لە درێژەی ئەم دیدگایەوە واتە نابێت سزادان هەبێت و شوێنێکیش بە ناوی زیندانی مناڵان بوونی هەبێت. زیندانیکردنی مناڵان دەبێ قەدەغە بکرێت. مامەڵەی هەڵەی هەر منداڵێک چەندە گەورەش بێت کە بە پێوەری کۆمەڵایەتی و یاسایی دیاری دەکرێت، پێویستە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بە ڕێگای چاودێری و سەرپەرشتیکردنی ئەو مێرمنداڵە و پاراستنی و گۆشەگیر نەکردنی بێت لە کۆمەڵگە و نەپچڕاندنی لە پەیوەندیەکانی، نەک زیندانیکردن و دوورخستنەوەی لە هەمان کاتدا نابێت ئەو هەڵەیە بە هیچ شێوەیەک لە پەروەندەی ئەو منداڵەدا تۆمار بکرێت. لە کۆتایی پەیامەکەشدا هاتووە: لەگەڵ ئەمانەشدا بە بۆچوونی من هەر کەس و لایەنێک و هەر دەسەڵاتێکی سیاسی لە هەوڵی ئەوەدا بن هەژمونی ئایدۆلۆژی تایبەت بە خۆیان بەسەر مناڵاندا پەیڕەو بکەن، دەبێت دادگایی بکرێن و سزا بدرێن. لەسەر ئەم پەیامە و ناوەڕۆکەکەی پێشەنگ TV لە داهاتوویەکی نزیکدا بەرنامەی تایبەت ئەنجام دەدات. بەڵێ ئەو ئینسێرتە کە باسی لە وتارەکەی ئێوە کردبوو شتێکی ڕەنگە تازە بوو بێت کە ناکرێت ئەگەر خوار 18 ساڵ کارێکی ناسایی کرد پێی بوترێت تاوان بەڵکو هەڵا. بەڵام پێش ئەوەی کە بچمە سەر ئەم بابەتیان ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئێوە ئاماژەتان بەوە دابوو کە دادگای گەرمیان کەرکووک بەم سزادانی 4 ساڵ زیندانی بەسەر ئەم دوو تازە لاوەدا ئەوێت تۆڵە لە جەماوەری ناڕازی کەلار بکاتەوە. بەچی پێوانەیەک؟ ئەو ناڕزایەتیانی کە لە کەلارە لە چەند ساڵی ڕابردوو لە زۆرتی مناسەباتی کە بەرچاومە کەوتووە ئاگاداری ناڕزایەتی بۆ بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان، ئەو قبوڵ نەکردنی ئەو دەسەڵاتە ڕوخانی ئەو دەسەڵاتە یا داواکردنی خواست و بە هیچ جۆرێکیش دەسەڵاتی ئەحزابی بۆرژوازی یا مەسئولیت هایەچێتی و پارتی
بە جۆرێک نەچوونەتە پابندبوون بە وەڵامدانەوەی یەک خواست لەوانە و هەڵیشاڵیان داوە کە ئەم ناڕەزایەتیانە سەرکوتکەن پاشەکشەی پێ بکەن بە شکستی بگێنن و جۆرێک فەرامۆشی خواستەکانی خەڵک کە کوردیان و بەردەوام بیکەن ینی ئەو بەرنامە و سیاسەتی کە پێکهاتی ئەحزاوی بۆرجوازی کوردیە ئاهێشێتی و پارتی بەتایبەتی بۆی کە دام و دەستگا و موسساتەکانیان جگەل لە تاڵانی و جگەل لە جەردەی و جگەل لە پارە خواردنێکی زۆر یاخو کۆنتڕۆلکردنی سەرەت و سامانی کوردستان جێگەڕێگەیەکیان لە ئیداری کۆمەلگا نێشتێتەوە بە مانایە کە کوردستان نەخۆتە ناو چوارچێوە قاڵبێکەوە کە جۆرێک بەرژەو سەرمایه‌گوزاریەکانی خۆیان بەرقەرار بێ ئەوە پێش هەموو شتێکە بۆیان ئەوە لە ئەولەوێتی ئەساسی ئیتر ژیانی ئەو خەڵکە ئازادی ئەو خەڵکە چارەنووسی ئەو خەڵکە ئایندەی کوردستان هیچێکێ لەمانە ئەبینین بۆ کەم نەک ئەم قسانی کەم دەسێکەم لە 30 ساڵی ڕابردووە لە میدیاکانەوە لە ڕەخنەوە لایانی ترەوە لە ئاستی جیهانیان معلومە کەم هێزە سیاسیانە پاشکو و بەژۆ پێشگەل لە بەژۆندەکانی خۆیان حتا پاشکۆبوونی سیاسەتی وڵاتانی ناوچەکە وڵاتانی زرێزی دنیا بە قازانجی ئەوان کە چەند خۆیان قازان لەو سیاسەتاکەن ئەمە مەسەلەی ئەساسی بووە نەک پەیوەندیکی ئازادی خوازانە پەیوەندیکی ئیسا دۆستانە پەیوەندیە کە تعبیر لە ئایندەی ژیانی خەڵکی کوردستان بکە لە خۆشگوزەرانەی بۆ خەڵکی کوردستان بکە ژیانێکی ئاسوودە و ئارام بۆ خەڵکی کوردستان هیچی ئەمانە لە 30 ساڵی ڕابردووە تا ئێستا ئەم دەسەڵاتە سیاسیانە بەیەکێتی و پارتی زۆنی سەڵ فراهەمیان نەکردو بۆ خەڵک بەڵکو هەت بۆشە ئەم ناڕزایەتیانە ئەنوا ئەشکال و شێوە بەردەوام و پێم وایە کە بەردەوامی شەوێ لەوەی کە خەڵک خواسی هەیە لەوەی کە خەڵک ناڕازیە لەوەی کە خەڵک ئەم دەسەڵاتە بڕوە ئەمە واقعیت هەتا هیجرەکردنی خەڵک بەجێهێشتنی خەڵک بە لە شاو خەڵک خۆی خاتە ناو بەحری ئیجەوە اختیاری بینی مان و نەمانەکە لە بری ئەوەی کە لەژێر سای ئەم دەسەڵاتە یاوێ ئەمە واقعەتێکی حاشا هەڵنەگرە بەرچاوە و لەو ئاسانی کاگاتە ناڕزایەتێک و ئەو ناڕزایەتیانە ئەم دەسەڵاتە ئەلەرزێنێ ئەم دەسەڵات مەترسیە خاتە سەر وجودی ئەم دەسەڵاتە ئەمیش بەو شێوەیە کە وەڵامیانەداتەوە کە تابوویکرد نە جوابی هیچ خواستێگایەتەوە یاخو جۆرێک گرتن و تەقەکردن و زیندانیکردن ئەکاتە وەسیلەیەک هەتا گرتنی کەسانی ناو ناڕزایەتەکان بە هەج بیان و بە هەر جۆرە بۆی کە جۆرێک چاوترسێنی خەڵکە ئەم پەڕێمە بۆچووی من گرتنی ئەم دوومێر منداڵە لە کەلارە کە کەلاریش بەڕاستی دانیشتوانی کەلار خەڵکی ناڕازی لە کەلارە بڵێن جۆرێک لە ناڕزایەتی پێشڕوانیان پیشانناوە لە ئاسی کوردستانە حتا ئەگەر بیرتان بێ ئەوەی کە هەموو ئەو بەرمیلە ڕەنگاوڕەکان کە نەک دەست بەدامە دەسەڵاتی سیاسیە بەڵکو لەبەرا هەموو ئەو هێزە سیاسیانش کە لە چواردەوری ئەو دەسەڵاتن بە گۆڕان و ئیسلامیەکانەوە بەرمیلیان ڕەنگ کرد و وەپاڵیان پێێنەوە داوایان نەکرد کە ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوە ینی دەسەڵات لە خەڵکی کەلار تووڕەیە چۆن دەسەڵات لە چۆن خەڵکی کەلار یا خەڵکی کوردستان ناڕازی لە بەرامبەر دەسەڵاتەوە تووڕەیە بامان کاتیش ئەم تووڕێی خەڵکی کەلار ئەم ناڕزایەتی خەڵکی کەلار ئەم دەسەڵاتی لەرزانوە بەتایبەتی لەژێر سایی هێژمێن و دەسەڵاتی زۆنی سەوزداکێکێتی نیشتمانەیە بۆیە ئەنوا ئەم سەرۆسەرە هێنێ کە جۆرە پاشەکشە بە خەڵکی ناڕازی بکە لە کەلارە لە هەر شوێنێکی کوردستانە بەڵام باز لەو دەکرێت کە ئۆتۆمبیل سووتێنراوە ئۆتۆمبیلی ئەوانەی کە سەر بە دەستگا حکوومیەکان بوون یاخۆ حیزبیەکان بوون خۆ بەمانای ئەوە نایەت کە خەڵکی ئازاد بن لە ئاگردان بە سەروەتانی کە حکوومەت خاوەنیەتی یان ئەحزابەی دەسەڵاتدار خاوەنیەتی مەسەلەکە کە ناڕەزاتی بەرفراوان بوو ناڕزایەتی دەسەڵاتێک خەڵک ئەو دەسەڵاتی نویست هەموو شتێ ممکنە لەو ناڕزاتیانە ڕووبە وەختێک کە تۆ نەی جواب بۆ خەڵکە بیت و نەک جواب بە خواستەکانی بیتەوە نەوەی کەش بزانێ ئەم خەڵکە لە ژیانێکی ئاراماژی هەڵبەتە ئاشکاری تووڕێکانە گۆڕێ جامە حەقایە حەقنێ بەحسێکی ترە مەسەلێکی من سەرسەرۆنیە کە من خۆم ناچم ئۆتۆمبیل سووتێنم ناچم ماڵ وێرانکەم ئەگەر بیتان بێ ئەو کاتی کە دانیشتوانی سەیسایق بە تایبەتی هەموو بنکەکانیان دەرکرد و زۆربەی بنکەی بارگای حیزبەکانیان سووتان یەکێ لە پامەکانی و کە ئیداری کۆمەڵگە بکەن بڕۆن ئەوە ئاستی ناڕزاتەکانتان بەرنە پێشەوە
ئەم دەسەڵاتە بەرنە دەرەوە بەڵام خۆتان ئیداری کۆمەڵگەکان هەڵبەتە ئەو ناڕزایەتی لە کەلارایە لە سیسایقا نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بتوانن ئیداری کەسانێ یا ئەڵتەرنەتیڤ یا دەسەڵاتی خەڵک دەوری خەڵک دوور دەخاڵی خەڵک لە دەسەڵاتی سیاسیە بێتە مەیدانی سیاسیەوە ئەمە زعفی ناڕزایەتەکەیە تا ئەوەی کە بە تاوانبار ناوبرێ بۆ یەکێتی پارتی لە زمانی حکومەتی بەعسا کەم خەڵکیان بە کوشت کەم شوێنیان وێران کرد کەم شوێنیان سووتان ئەی بۆ ئەوانە بەرحەق بوو بۆ ئەوان بۆچی ئێسەگەر کەسێ لە بەرامبەر ئەوانە ناڕازی بێ بەرحەق نییە بۆ شێوازی ناڕزایەتەکە هەر چۆنە بێ تۆجارە بەر لەوەی دادگای خەڵکەی تۆ خۆت مەطلوبی لەلایەن خەڵکەوە تاوانباری بووی کە جوابی خەڵک نایتەوە تاوانباری بۆی کە تەقە لە خەڵکەکەی تاوانباری بۆی کە تۆ بارەگا و شوێنت هەیە هەمووی چەگارە میلیشیات هەیە چۆن ئەبێت دەسەڵاتێکە هێزی میلیشیای هەبوو ئیتر دادگا پەرلەمان هەموو شتێک لەژێر خزمەتی ئەو دەسەڵاتە میلیشیایە یعنی سربەخۆیی دادگانێت تا ئێمە خەربڵین دادگاتوانێت قەرار بە دادگا لە پێناو بەرنامە و سیاستێکایە کە ئەو دەسەڵاتە سیاسی لەو شوێنە هەیەی یا لەو جغرافیاکە هەیەی ئەمە واقعەتی ئەم پێکاتەیە لەبەرەوە ئەگەر باسەکە لەسەر مقارنە بێ لەسەر واقعەت بێ بۆ ئێستا مثلا یەکێتی نیشتمانی ئەو سووتانانەی کە جەماوەری ناڕازی ئێرانێکە شوێنەکانی بەسیجە سووتێنە شوێنی ڕسمی مەسەن خامەنیە سووتێنن لە بەرامبەر ئەوە ئەتوانێت هیچ قسەی بکات لە بەرامبەر بڵێ خەڵک تاوانبارە ئەم بەر بەجا لەوەش کە خۆی دیفاع لە جمهوری ئیسلامیەکە هیچێکە لەوانەیە کە پشتیوانی لە جمهوری ئیسلامیەکە یاخۆ پاشکۆی سیاستەکانی جمهوری ئیسلامیەکە بەڵام هەموو دنیا ئەبینێت کە هەموو دنیا ئەحساسی هەیە هەستی هەیە بەرامبەر ئەو ناڕزایەتی کە خەڵکێکە هەر شتێکی شەکەن هەر جۆرێک ڕەتفعل پێیاکە جەماوەری ئێران کەس بە تاوانبەر باسییان ناکە ئەمەی کە دادگا کەسا دوو مێردبناڵ باتە ناو قەفەزی تاوانباریەوە و قەرارەیە لەسەر 4 ساڵ زیندانیان جگەل لەوەی کە ئەو دوو مێردبنداڵا کاتە قوربانی لەما کاتە تۆڵەسەندنەوە لە خەڵکی کەلار و چاوتستانی خەڵکی کەلارە بۆی کە ناڕزایەتی نەکرد بەڵام ئەگەر هەلومەرجەکە فراوانتر بێ ناڕزایەتەکان بەخۆتر بێ ئەوش ناتوانێت کارە بکە ئێستا لە جۆرێک کەموکڕی ئەو ناڕزایەتیانە زافی ئەو ناڕزایەتیانە ئەو دەزەبا بۆ ئەمە ئەگەر لەسەر ناڕزایەتەکان گەورەتر بن بۆ تەواوی جەماوەری ناڕازی کەلار ئەو شارە داگیرکەن لێشێتی ناتوانێت ئەو بکە ناتوانێت کار بکە و ئەو ینی هەوڵەدا کە چۆن دەسەڵاتەکەی بە ئەشکاری کە پارێزێ بەڕێمەمە ئێستا بۆ یەکە ئەو ناڕزایەتیانە پەرنەسێنن ئەو ناڕزایەتی فراوانتر نەبن ئەم کاراکاکێتی نیشتمانی و بە هەمان دەرەژ پارتی لە ناوچەی خۆیان و بابەتەوە کەمی نەکردووە بینە سەر بەشێکتر لە ناوەڕۆکی پەیامەکەی ئێوە بۆ وەزارەتی داد و وەزیری داد باس لەو دەکەن ئەگەر مرد منداڵێک تازە لاوێکی خوار 18 ساڵ کارێکی ناسایی کرد بەمە نەوترێت تاوان بەڵکو بوترێ هەڵا هەر بەم پیاوانەیەش سزای زیندانیکردن بۆ مرد منداڵان نەبێت لەسەر چی بنەمایەک بەم ئەنجام گیرەگەشتون پێشۆ خڵێ بزانین مەسەلەنەوەی کە هەتا ناوە برێت تاوان عمومەت بۆ هەموو خەڵک کەسێکە کوشتنەکە کەسێکە مڵگە سووتێنێ کەسێکە پارە مەسەن بڵی موچی خەڵک داگیرەکە ئەنوا جۆر تاوان مەسەرەن خەچ کەسێک ئەوانی کە هەن لە کۆمەلگا و لە بەپێی کۆمەلگە یا هەتا بەپێی یاسایە کە دەوڵەت داینابێ مەقبول نەبێ و کەسێک بچێت بە ئەو ڕفتارانە بکە نایێنن تاوان و دادگا هەیە و ئیبن سزایەن یەکێ لەو شتانەی کە مەسەن بۆ نمونە ئەگەر مڵکداری هەبێ مادام مڵکداری هەیە مادام خاوەن مڵک هەیە دەزیش دروزە بێ ئەمە قانونی تەبیعەتە بەڵام بۆ پاراستنی مڵکێت مەجبورن قانون دانێن و خەڵک تاوانبارکەن خەڵک زیندانیکەن لە وەختێکە دەوڵەمەند و فەقیر هەبێ ناکۆچێک لە کۆمەلگایە کە وجودی هەیە و ئەمە ئەساس بێ ئەمە بنەمای کۆمەلگە بێ ئەمە پێک کۆمەڵ بێ کەسانێک کە بە ملیارە دۆلاریان هەیە و کەسانی شتانەکە خۆڵەکان نەگەڕن بووی پارێنانە پێیاکەن ئەمە ناکۆچی گەورەیە ئەمە هەلومەرجێکە لە کۆمەلگایە کە پێگاتووە ناکۆچی نێوان ئیسانەکان ئەگاتە حەدی ئەنوا جۆر بەرامبەرچێ لە بەرامبەریەکە هەت لە ئەوەی کە پێڵن دزیکردن ئەوە پێڵێن کوشتار ئەوەی کە هەموو جۆرێک لەمە هەیە دەسەڵات حەق بەخۆی ئەعدام بکە خەڵک حەق بەخۆیان جینۆسایدکە حەق بەخۆیان خەڵک تورۆرکە بەڵاگەر کەسێ لە بەرامبەر دەسەڵاتە یا هەتا کەسێکی دۆڵەمەند سەرمایه‌دارێکی گەورە ئەگەر مەسەن ڕەنگە لە ژێروبێرە ئەنوا جۆر تاوانبارە تاوان
جەریمە بکەن ینی لە بەرامبەر خەڵکی فەقیر و هەژارە لە بەرامبەر کرێکارە حتا جۆری کارکردن بە کرێکار جۆری مەسەلەن هەموو ئەوانەی کە هەن لە کۆمەلگایە کە ئەبێتە زەحمەتێکی زۆر بۆ دانیشتوان زەحمەتی بۆ خەڵکی کرێکار و زەحمەکێش مەسەنەوەی کە مەسەن لە مێژووە هەیە 16 ساعات کاران بە خەڵک کردووە بەرحاڵ ئەو ناکۆچی ناوکۆمەڵە فەزایە دروزەکە کۆمەلگا ئامن نەبێ کۆمەلگا خەتەر بێ بۆ مەسەن بۆچی سەرمایه‌دار لە کۆمەلگی سەرمایه‌دارە پۆلیس هەیە جێژ هەیە عسکەرەیە ئەمە هەمووی پاراستنی ئەو سەرمایه‌دارانەیە پاراستنی ئەو دەسەڵاتەیە کە دیفاع لە سەرمایه‌دارەکە جێش و پۆلیس و هەموو بۆ ئەو پێگاتووە نەک بۆ ینی مەسەن تۆ سەیری کە ئەوان باسی جێش و پۆلیسەکەن بەناوی پاراستنی گەل بەناوی پاراستی خەڵک بەڵام هەمووی پێکاتەیە بۆی کە سەرمایه‌دار پارێزێ و لە مقابل قانونی داناو کە نابێت دزی بکرێ و نابێت خەڵک هجووم بکە نابێت ئەبەر هیچ جۆرە تاوانێ بکە تاوان مەسەلێکی کۆمەڵایەتی دروستی کردووە ذاتی شخصەکان نییە بیرکردنەوەی شخصەکان نییە واقعەتی ینی واقعەتی نائینسانەتی کۆمەلگە نییە کۆمەلگە ئەگەر یەکسان بێ ئینسانین ئەگەر ئازاد بێ ئینسانی تاوانبار نین تاوان ناکەن تاوان لە هەموو شوێنێکی دنیا زادەی ئەو ناکۆچێ چینایەتیە ئەو ناکوێکی ئینسانەکانە کە پەیوەندەکانی سەرمایه‌داری پێگەنەوە پەیوەندی چینایەتی پێکێناوە کەسانە بە هەزار وەکوتم بە ملیار دلار لە باقەکانە پارەی هەیە و کەسانێکیش تەنەکە خۆڵەکان نەگەڕێن بۆی پارێنان پیاکەن یا کرێکارێ ئەبێ کاری تااقەت فروچێن کە لە ڕۆژ تابیانیشکە هەتا ژیانی خۆی تەمینکە ژیانی مناڵەکەی تەمینکە کە تەمینیش نابێ کە ئەمە ئەم ناکۆچیانە فەزایە دروستەکە لەبەرەوە تاوان خۆی کەلیمەیەکی بێمعنایە لە دژی ئینسانیەتە ئەبێت تۆ ئەگەر کۆمەلگە بۆ ڕێمانە نامێنێ تا کۆمەلگە بەم شوێ بێ ئەمانە ئەبێ جامەوەرە ئەمە بێنەرە بۆی کە لەو کۆمەلگایە کە باسێکین گەورەکان لەو ناکۆچیە و لەو شەڕ و شۆڕای ئەژین ئەبێ ئەو مناڵە لە چ فەزایە کابژی لە چ فەزا و شتێکی کۆمەڵاتیە کە ئەمە ئەبینێ مناڵێک مەسەلەن ئەبینێ باوکێچێ لە تەنەکە خۆڵا پارونەی بۆ پێیاکە یا ئەبێ بەیانی زوو لە خەوەسێت تا ئێوەرە کارکە بۆی کە ئێوارە بۆی کە ژیانی مناڵەکانی تەمینکە بەڵام کەسانێکیش بە ئیسراحەت بە خۆشگوزەرانی بۆ پەڕی پور و پارەیەکی زۆریان هەیە ئەمە شرایطێکە کە کۆمەڵگەتیاتی ئەبێت چ کاریگەرێکی لەسەر مێر منداڵ هەبێ بە هەر جۆرە یا دەسەڵاتێکە بەم شەوێت تاڵان و بڕۆکە نائەمنێتی دروست کردووە و خەڵک ناڕازیە لەو ناڕزاتیانە قابل ئەمێت مناڵانە ئەنوا تەسەڕوف بکەن ئەنوا شت بکەن ئەنوا پەرچەکرداریان هەبێ بە معنایە لەباری ئینسانیەوە لەباری ئینسانیەوە هەر لەگەڵەوەم کە لەگەڵەوەش چوارچەوەی کاری ئینسان دۆسیە کە نابێ سێدارە هەبێ کە نابێت کوشتن هەبێ کە بێ ئینسانیت بگاتە ئەو بەڕ دەرەجەی احترام و شکۆ هیچ ئینسانە نەشتێ ئەمە ئەبێ بە معنایە مناڵانێکە لە کۆمەلگایە پەروەرداکرێن ئەبێ زۆر حساس بین بەرامبەری زۆر و ئەمە کرێ پامێ بێ من کەسەوەکو پامیامە بۆ پامەکەم هەر بۆ وەزارەت بۆ وەزیر وەزارەت نییە پامەکەی من بۆ تەواوی هەموو ئەوڵاتەنە هەموو دنیا و هیوادارم کە ئەمە تەرجمە کرێ و قسەی لەسەر کرێ بەحسی زیاتی لەسەر کرێ کە چۆن پاشەکشە بەو درڕندەیەی کۆمەڵگەی سەرمایه‌داری بکەین بۆ درڕندەی بۆ جوازی و جێشەکەی و دەوڵەتەکەی بکەین کە لە ینی جۆرێک مافە جیهانگیرەکان مافەکانی ئینسان جێکەوت بێ ئینسان دۆسی جێکەوتە بێ و ئەمە ئەگەر ئەمە تاوان و جەریمەکردن و زیندانیکردن بێ بەڵام لاقل وەبتوانی ئەمە کە لە مناڵی دوورخێنەوە مناڵ وە فەرزیکەین بەسەر هەموو دەسەڵاتەکان لە هەموو شوێنێکی دنیاە بە تایبەتی سەکەم لە کوردستان باسیەکەم ینی ئینسان دۆستی ئەوە معناکە لەوێ بێ بینای بکەین لەوێ بێ دایمەزرین کە هیچ منداڵێک نە تاوانبار کرێ و نە زیندانی هەبێ و نە سزا بدرێ و نەبێ زیندانی بکرێ هەڵبەتە ڕێگەی ئامۆژگاری هەیە ڕێگەی سەرپەرشتی هەیە جۆرێک هەتا ناوی نەدرێت تاوانبار هەتا لەسەری مێت و لە ناو پەروەندەکەیە تۆ کەسێک پێ بڵێمە تاوانبارتر ئێساوانی کە مەسەن بۆ منە تاوانەکەن دوای ئەگەر چەند ساڵش حکومتر بەڕاستی ژیانیان نامێنێ بەڕاستی ناتوان لە پێکەڵی کۆمەڵگە بنەوە بەڕاستی جۆرێک کە ژیانیان پێگەن جا ئەمە کەسێک ڕەنگە هەموو مناڵێک لە 6 ساڵە 7 ساڵە 10 ساڵە لە شوێنێکە بۆ تێرکردنی ستی خۆ یا مەسەن پارە دزینە یا دزینی نانێک بۆی کە بیباتەوە بۆ دایکی بۆ برایکی بۆ کەسێکی سێرەکی کە ئەگیرێ ئەبێتە تاوانێکی گەورە لەسەری ینی کۆمەلگە تەمینی ژیانی ئینسانەکانی نەکردووە
سەرمایه‌داری دەوڵەتی سەرمایه‌داری لەناو کۆمەلگا تەأمینی ژیانی خێزانەکانی نەکردو ناشیکە ئەمە بۆ وەزیفە نازانێت بۆکو ئەمە ناکەی بەڵام نابێت لە حاڵەتێکە هەم منداڵێکڵم بە پێی پەیوەندی کۆمەڵایەتەکان و یاسایەک هەیە ئەگەر ناکۆچێک لە ئەو منداڵە ڕوویە نابێ ئەمە نایبنی تاوانبار جەریمەیە نایبنی تاوانبار گوناحە نایبنی تاوانبار خەتەرناکە نایبنی تاوانبار ئەمە لەباری ئینسانەگەر کۆمەلگە بە هەم با سەرمایه‌داری بەوتە ناقوزازوێ ئەگەر کەسانی ئینسان دۆست کەسانی ئازادی خواست کەسانی مناڵ پارێز بێچێتەوەی کە نەخشەی بۆ دانی کای لەسەر بکەین وەک هەموو کۆمەڵگەی دنیا مەدەنی شارستانی ئەوە پێداگریکەین لەسەری کە ئەمە بچێت بەڕێوە منداڵ نابێ نایبنی تاوانبار هەر شتێ بکە هەر شتێکی کردوێ لە تەمەنێکە هەر شتێکی نابێت حتا نابێت بچێتە بەردەمی دادگان دادوەر دادوەر بۆ خۆشتێکی سیر ئەنی عجیبە کەسێکە تۆ تەسەوەریکە خۆمان کەچی لە بەردەمی دادوەرێ ئێتر سەرەکەی چارەنووس و یا مەسی لەسەرەوەی کە جواب و سوالەکەی مەسیرەکە ئەم دادوەرە چ ڕایەک لەسەر چارەنووسی تۆیە ئەمە بۆ مێر بنداڵ نابێ هەبێ بەڵام ئەمە بەمانایەک مەترسی ئەوە ناگەێنێت کە ئیتر لاوانی خوارد 18 ساڵ دەستیان ئاوەڵە بێ بەوەی کە بە ئارەزوی خۆیان کاری نایاسایی بکەن و مەترسی بۆ سەر سەلامەتی و تەندروستی کەسانی دەوروبەریاندا بنێن بۆ ئەمانی کە ئێستا کراوە ئەمی کە مناڵ زیندانەکەن زیندانی هەیە مناڵی تایە لە زۆر شوێن لە عێراقا هەیە لە سووریا هەیە لە زۆر بەی وڵاتانە زۆر شوێنە حتا لە باشە زیندانی تایبەتی هەیە بە مناڵە ینی ئەم توموتیژی کە بەرامبەر مناڵیکەن ئەم لە ئینسانیگەوە هیچی وەستانوە هیچی ڕاگرتووە بۆ بێ معیارەکەەوە بێکە ئەوە مثلا ئەگەر تۆ ئەم جۆرە ئینسانیە پەروەردەکردنی مناڵ ئێتە چاوی نەترسێ لەوەی کە تاوەینە سزای نایەن وە ژیانی ناکەوێتە خەتەرەوە بەعکسەوە ئەو ڕێڕەوەی بۆ دروستەکە ئەو وشیاری بۆ دروستەکە کە زانیتە ئەو ئینسانەکان لە مناڵی پردویانەکەی ئینسان دۆست بێ نەگەوەی کە ئەگە تاوانی کردبێ سزای بێ تۆ ئیدەیەکی ئینسان دۆسی ئینسەیەکی ئازادی خوازی ئینسانە ینی پاراستنی کەرامەت و شکۆی ئینسان ئەمە بێت مەسەن کە چاوە کاتەوە هەست بە مەبکە کە مناڵێکە لە کۆمەلگەیە لە مەکتەبە لە ناو بازاڕە لە هەموو شوێنەکان لە پەیوەندی کۆمەڵاتیە لەگەڵ ڕەفیقەکانیە ینی ئەحساسی ئینسان دۆستی ئەحسانی یارمەتی بۆ یەکتری ئەم ڕۆحەتی تیا بەخۆت بێ ئەم فکری منیش تەقوی ئەو جیهەتەیە چەکوتی ئەو لایەنەیە کە ئینسان دۆستی بەخۆت بێ کە پەیوەندی ئینسانی بەخۆت بێ کە مناڵێک بزانێ ڕەفیقەکەی دراوسەکەی مامۆستاکەی هەمووی جۆرێک لە پەیوەندیی یەکسانیان هەیە پەیوەندیی بەرابەریان هەیە هەمویان وەکو یەکن وە هیچ کەسێک بەسەر ئەوی کە نابێ زاڵ بێ نە بە فکر نە بە تەسەڕوف نە بە شەڕکردن بە هیچ جۆرێک کە تۆ ئەم ئیدێ من لێەوە هاتووە لە فکری ئینسان دۆسیەوە هاتووە نەگەلەوەی کە تۆ دەستی کەسێککە ئاوەڵاکەی بۆ تا لە دنیا کام سێدارە کام تاوانکرد کام زیندان تاوانی وەستانوە جەریمەی وەستانوە ئەمە هیچ شتێکی وەستانوە لەکوێ لە هیچ بەڵام تا کەسەرەکەی ئەوانە کەمە بێتەوە و ئینسانیت دەورەبینێ لەو شوێنەشا ئەو دەرەجەیە لە پەیوەندی ئینسانەکان ئەوەی کە بکۆن لە بەرامبەریەکەوە کەمتر و کەمترە بێتەوە لە کۆتایی پەیامەکەتاندا گەر وەکو دووە پرسیار بیکەم ئاماژە بە سەپاندنی ئایدۆلۆژیای دەسەڵات دەکەن ئایدۆلۆژیا کە هەیەنە بەسەر منداڵانداوە ئەمیان بە تاوان هەژمار دەکەن ئەگەر بڕێک زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە بەنە ئەمە بەسەکەی من هەر دەسەڵات نییە هەموو هەر کەس و لایەنێک ئیسلامیە کۆمەنیستە ناسیۆنالیستە لە مەکتەبا بۆ بێ عێراقی بخوێنرێ بۆ بێ دەرسی قورئان و دین بخوێنرێ بۆ بێ هیچ ئایدۆلۆژیەکە ئەڵێم بەتاگە بڵێم کۆمەنیست لە شوێنێکە باڵادەست بن و ئیدارەی و کۆمەڵگەکەن بۆ بێ دانیشن بۆ مناڵ ئایدۆلۆژی کۆمونیستی باسی ئینسان دۆستی شتێکە کە تۆ بێ پەرۆدێکی بەڵا باسیەوەی کە تۆ دانیشی هەر ئایدۆلۆژیە فەرزیکە بەسەر مناڵە لێیان گەڕێن وازان لێبێنن باژیانی خۆیان بکەن لە دوای 18 ساڵەوە ئەوە لە ناو کۆمەلگا ئەنوا ئەفکار هەیە ئەنوا بۆچوون هەیە کتێب هەیە خوێندنەوە هەیە میدیایە ئازاد بن چی اختیارەکەن بەڵام
لەسەرەوەی کە تۆ یەکێ لەوانەی کە کۆمەڵگە بۆگەنەکە کۆمەڵگە ئەتاسێنێ کۆمەڵگە مقەیە دەکات خاتەنە خاڵبێکەوە ئەوەیە کە تۆ ئەچی و کۆمەڵگەی بوو شێوەیە لە مناڵی بۆ پەرۆدانەکەی ئەیڕەقی بڵێن یا مەسەلەن بڵێن دینێک پەرستن یا فکرێک پەرستن ئەمە بۆچی من ئەمەش بۆ خۆی بە معناڵێم کە ئەبێ بە معنایە ئەمەش تاوانە ئەگە باسی تاوانکەین ئەمەش تاوانێکە کە تۆ بە زۆر یا بە زۆر مەسەلەن بڵێن پشی مناڵی بچوو لە مەکتەبە لە شوێنە بە زۆر فەرزێکی بەسەرانە لە چ بکەن حیجاب بکەن ئەمانە هەمووی بەڕێ من ئەگەر دەسەڵاتێک لەسەر بنەمای ئینسان دۆسی پێگاتوێ ئەمانە مەمنوعەکە و هەر کەسیش کردی سزایە ئەم زاڵکردنی ئایدۆلۆژیە بەسەر مناڵانە بەجار کە ئایدۆلۆژی نابێت سەر کەسێک کازاڵوێ نابێت ئایدۆلۆژی هیچ ئایدۆلۆژیەک بەسەری ئەبێ ئینسانەکان اختیاریان نەبێت فکری هەڵبژێن بەڵام بەنسبە مناڵەوە لێگەڕی نابێ و کارەکەی با بچێتە تەمەنێکەوە هەر بۆ چوونێ هەڵبژێڕی بەڵام مهمترینشت بۆ پەرۆدەی کۆمەڵگا ئینسان دۆسیە دیفاع لە یەکسانی دیفاع لەوەی کە شکۆی ئینسان کەرامەتی ئینسان شخصیەتی ئینسان ژیانی ئینسان تەمینی ژیانی ئەبێ ئەمانە ئەسلی پێکاتی کۆمەڵگە بێ ئەسلی پێکاتی و هەر دەسەڵاتی ئەمە بکە ئەوە بێ بە ئەساس وەرگیرێ نەگەوەی کە تۆ دانیشی بەسەر بڵێن لە مەکتەبەوە لەینەوە کام مناڵی سنفیەکی دایە ئەچێتە مەکتەب یەکەم شت بە ئێڕەقی دەستەکەی بکۆ نازانە ئێڕەقی بچێ نازانە نەمانە معناکەی زانە نەی نێزانێ بەحسابەوەی کە ئەمە خاتە ناو زهنی کۆمەڵگەکەوە حەزبی بەعسەمەی کردووە عروبە ئەمەی کردووە هێتلەر ئەمەی کردووە هەموو هینێک ئەمانیان کردووە و ئەخیرەکەشی بۆتە گێژا و هەرا و وریایەک لەناو کۆمەڵگا کە ئەوە بەنەتیجە نەکات من بۆ خۆش مەگەر فرسەتم بێتێ ئاخر قسەم ئەوەیە کە ئەم ئیدەیە بکەینە کەمپینێ تا مناڵان پارێزێکن ڕێخاوی ئینسان دۆسیەیەکە هەر شوێنێ بیکەینە کەمپینە بە هەموو دنیا بڵاوکەینەوە دیفاع لەمە بکەین و بەر بۆ گرنگتر کە منداڵ بە تاوانبار حساب کرێ منداڵ سزا بدرێ پێ منداڵ زینداریکە ئەوێ ئەمانە پسڕنەوە لە مێژووی بەشەرێتە. عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لەم بەرنامە تایبەتەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم توانیمێتم پەیامێکی ئەرێنی و ئینسان دۆسیم گیانەبێ. زۆر سپاس. ئازیزان لێرەدا دێینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە ڕۆژی شەممە بەرنامەکانی پێشنگ تیڤی لە کاتی ئاسایی خۆیان بەردەوام دەبێت. سپاس بۆ بەشداری چالاکی ئێوە و تا شەممە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن.